سلاف بینرن هجا و خوشتوی. اکتین اجتماعی کردستان پشتی هلبجارتنن سیهی چار برف چایندگی چیتن. سنگا اکتین اجتماعی کردستان لسر گوراپانا سیاسی هرما کردستان و یا عراق و دیسان سنگو بالا دستیاوه ده هفکیشن نف دولتی و هرمایتی دا ده بچه آیندگ و چیتن. اکتین اجتماعی کردستان اگر هاتو کنگره خوی چاره سازدا ناف خویاوه ده وکی جاران هتا گریدانو بیتا اکتیکا خرستی یان جیک هتانو که مترسیاوه چنده لسر اکتیه هیا کو پرتو بلاف ببیتن. اکتین اجتماعی چاوشیا دوی خولا هل بجارتنان دا باوریا خلکی بدست خواه بینیتنو ببیتا هزا ایکم لسر آست کردستان عراق بگشتی. اره اکتی پشتی وی هلسانه ده چه سیاستک پیراو کتن هر دی بردوام بیتن لسر نامخو یا سوسیال دیموکرات یان جیک گرکه ده کنگره دا هندک گوهرین ده نامه و برنامه نویده بهنه انجام دان. اجبو برسف دانا وان پسیارا و چندین پسیارین هفشوه. ده چارچوه برنامه گزنگ دا ما میوانداریا رزدار عادل مراد سروکی انجمن نوانتی اکتین اجتماعی کردستان کریه به ناو خوب ناو بینرین بادینان سات بخیر هاتنا جناب عادل مراد کن بخیر بهی سرچاو. سپاس بو ام درفته که لگر برادرانی دەڤەری بادینان قسە بکەم و بە تایبەتی بە یادی ڕۆژانی کۆنی 75 کە لەو مەنتقە بوون ئێمە کە دەستمان کرد بە ئامادەکردنی شۆڕش و یەکێتی دامەزرا و دەور پشتمان هەمووی خەڵقی زەمار، خەڵقی زاخۆ، خەڵقی سنجار و ئەو منتقە بوون ئەو پاڵەوانانە کە زۆربەیان شەهید بوون و ئەوانەیش کە ماونە هەر پاڵەوانن و یەکێتیان گڕی یەکێتی ئاگری یەکێتیان بەردەوام بوو تا ئێستا. لا دیدارێکدا لەگەڵ ڕۆژنامە و ماڵپەڕی المصری اليوم جەنابەتە ئاماژە کرد بۆ وێ دەرکێک و هەندێک وڵات یەتهین پشتەوانی و هاندانە هەندێک لایەنی سیاسیان کوردی بکەن بۆ هەندێ ڕەوشە نەفخوی عێراق بهێتە تێکدان. وایە ئێستش واڵم ئێمە کاکە زەکی ئێمە بەدەست ئێمە نەبووە وا لێ هاتووە کوردستانی عێراق بێ بە پارچێک لە عێراق خۆ ڕێی کوردیان وەرنەگرت وتیان وەڵا بێ ئەم پارچە لە عێراق بێ بە جزئێک لە ئەمبراتۆرەی با بڵێن بریتانی و بوو مەملەکەی عێراق و کوردستانی باکووریش درا بە و لاو سووریش فەرەنسیەکان ئێمە ئەو شتانە بەڵام ئیتر ژیان لەگەر عەرەب ئێمە ژیان جیابوونەوە وا ئاسان نییە. ئەف کۆمبوونە ما بەحسکردی و هەوڵە ڕاپرسیە لەسەر چارەنوویسێ پەیوەندیان هەرێمێ و بەغدا هەر دیسان بدیتناتە هەوڵەکە وان لایەنایە وەکی تورکیا و قەتەر وەکی تە ئاماژە. وەڵای من ناتوانم بەڵام تورکیا و قەتەر و غەیری خۆی بەتومت وتم ئەوە شتێکی خەونێکی خۆشە بۆ کورد هەموو کوردێک حەزەکە لەوە بەڵام چۆن بۆی بڕۆین ئەوەیە کی بۆیە ڕوا یعنی ئەف کۆمبوونە بڕیارێکە فجاعی بوو بۆ ئەوە نەبوو یا کوردی بخویە یان دەست هاندەران پشت ناتوانم بەڵام کوردیان کوردی نییە من هەندێکم نییە دەلیلێکم نییە بەڵام من تەسەوڕ ناکەم ئەو دوو بەرادەرە ئێمە کە چووبوون بۆ کۆبوونە مخەوەل من بۆ ئیشیوا خەتەرە ئەبێ قیادەی یەکێتی نار قیادەی یەکێتی کوردی عێراق هەمووی قیادەکان دابشن قیادەکان ینی سەرکردەی ئەساسیەکانی هەموو حیزبەکان دابشن چوو ئەمە لە کات خۆی مامجەلال وەڵامی دایەوە لە کات خۆی ئەگەر ڕاپرسێک بهێتە کردنێت هەنێت هەرێما کوردستانێدا وی دەمی کەرکووک و حتۆت گەیتە خانەقی و حتۆت گەیتە شنگار ئەف دەڤەرەژی مافێ ڕاپرسیە هەیە یان دێ من نازانم بخۆی ئەسەر ڕاپرسەکە لێ چۆیکەن چۆنەیکەن ئایا کەوتونە لەگەر حکوومەی عێراق ئەگەر ئەوێنێ ڕاپرسی بکەن بەبێ شنگار و کەرکووک بەخوا نەیکەن باشترە ئەمە ئەگەر هات و ڕاپرسی کرا بەبێ کەرکووک بەخواوە خەتەرە سەر کورد چل لە سەد کوردستان خارجی هەرێبە ئەساسیەکە کەرکووک و شنگاڵ و ئەو خانەقین ئەو منتقانە باشە حکوومە ئەمانە جزئێکن لە عێراق
ئایا عێراق قبوڵەکە ڕاپرسی لەوێ بکرێ ئەوە نازانین ئەوە بەهێن نابێ کاکە بە توندی ئەبێ بە تەفاهم لەگەر بەغدا بکرێ. باشە دوێ ماوەی دەربازبوویدا تایبەتی پشتی سیهی چار هەوڵە پەراوێزخستنا ئێکەتی نیشتیمانیات هێتا دان ji bal hindek lanên siyasî ve taybetî di navendên hikûmetê û parlemanî da. Yani şlayekî ve êketî bêhete perawêzxistin temîş kirin, şlayekê dî ve êketî beşdarî wan plan û bernama bibîtin yên wan layena divêtin. Dîtnate ev xwe طبعا زۆر محاولە کرا پێش هەڵبژاردن مەسەن بۆ نمونە پێش هەڵبژاردن بە چەند ڕۆژێک لە هەفتەی مانگ بە 13 ڕۆژ 10 ڕۆژ ئەوەندە پێش هەڵبژاردن ڕێککەوتنی کرا بینی پارتی و بینی بەرادرانی گۆڕان بە پەلا ئەوەیان کرد نەجاحی نەهێنا محاولەیان کرد یەکێتی بخەنە پەراوێزی بخەنێ کۆرنێک بخەنێ زاویەک بەڵام نەجاحەتیان نەهێنا نەتائجی هەڵبژاردن عەکسی ئەوە دەرچوو نەتائجی هەڵبژاردن هەڵسانوەیەک هەیە لە کەرکووکە لە خانەقینە لە سنجارە لەو مەنطقانەی کە بەحساب دەرەوەی هەرێمە. ئەگەرن vê هەرسانە وای یەکەتی نیشتیمانی بدیتنا عادل مراد چنە؟ طبعا ئەوە هەڵسانوەیەکی حەقیقیە و بێ تەزویر زۆر بەداخەوە من معلوماتی هەڵبژاردننی بەغدام هەیە زۆر تەزویر کراوە لە مناتقی دەرەوەی بەتابەتی لە دۆهۆک ئەو منطقە خۆیان ئەڵم من ناڵم زۆر سندڵم جا ئێستا داهاتوونە 4 حزب دانیشتووەڵە لە سلێمانی هین هەیە باشە ئەو چەوانە کە سلێمانیە بینی بۆ دهۆک نابینن ئەوانە چما دهۆک نابینن بەعکسەوە لێرە ئەگەر تەزویر کرابێ من نازانم ئەبێت زۆر کەم بێ چونگی 8 چاو هەیە دوو چاوی یەکێتی مراقبە ئەوانەکە دوو چاوی گۆڕان مراقبە هەموویەکە دوو چاوی پارتی مراقبەوانەکە ئیسلامی هەردوو ئیسلامی یعنی دە چاو سیرەکە چۆن کەشفیان کرد وەڵا لێرە وەڵا تەزویر هەیە بەڵام لە دهۆک نییە ئەوە هەیەکەی بەغا پێ ئەکەنن من دوێنێ شوەیەکیان لەلام بوو پێکەنینەوە يعني جبلي مثلا تزوير و بابت هنا ما قلت هل صانوا ايكتيه اجرين قياده ايكتيه بخو رولك نف في هل صانوا ذهبوا هرچند دبانگه شهر بجارتنان دا سرکرداتی مکتب سیاسی ايكتيه نت هاتا پیش يعني اگر ام شاشن تي في بكينا بيفر سرکرداتی ايكتيه زور نه هاتا پیش ده هل بجارتنان دا زیاده در کادر بو يعني ڕۆڵێ وێ هەبوو یە سەرکرداتی بەڕێی من کاک زەکی ئەوە مۆزوعێکی مهمە و من بە جورئەتەوە باسێکم یەکێک لە سەرکەوتنەکان ئێمە بژگە لە دکتۆر نەجمیدین کە دەوری ئەساسی هەبوو لە هەڵسانەوەی ئێمە لە کەرکووک حەقیقەتەوە باقی برادران ئەلحەمدولله ناتن چونکە بەهاتان دەنگمان کەمترە بوو برادرانی ئەکسەری مەکتەب سیاسی و زۆر پێم خۆش بوو نهاتنە سەر شاشە لە هەر منطقەیەک بەعزی مەکتەبی سیاسی چوونە سەر شاشە لەوێ کەممان دەنگمانینە من حەز ناکەم ئێستا بڵم ئەرقام بیدام و منطقەکان بەعزێک لە مەکتەب سیاسی لە پشت پەردەوە چوون دەرەچوون مەسەڵەن مثال بەسیط بەرادەری مەکتەب سیاسی چوو لەگەر مەجموعەیەکی کە با بڵێن کاندیدەکانیمە خۆی 32 دقیقە قسەی کرد کاندیدەکان هەرێکی نیو دقیقە لەو زوڵما لەبەر ئەوە ئەمانە دوورکەوتن الحەمدلله دەنگمان هێنا والحەمدلله نهاتنە شاشە باشە ئێستا شەڕەکەن بۆ قیادات ئەمانە کاکە تەواو کاک زەکی لەم کۆنگرە ئەبێ هەمانە هەمووی احترامیان نەگرین منازڵن ماندی بوونە هەرێکی لەوانە 30 ساڵ قەباتی کردووە کاکە تەواو مەجال بە خەڵقی تازە بن کاکە وادەی کۆنگرە نێزیک بووە ئینشاڵڵا بکەین ئێمە ئینشاڵڵا ئەکەین و خەڵقی تازە خۆینێکی تازە دێنە پێشەوە وەکو عادل مراد داوات کردووە پێش ئێستا کە ژمارەیەک مەکتەب سیاسی و سەرکردایەتی دوورکەونەوە و ئیستیقالە بدات بەڵێ عادل مراد ئیستیقالە دات بەڵێ چۆن نادا من خۆم لە کۆنگرەی سێ کە ڕئیس کۆنگرە بووم من چوم داوتم کاکە تەواو من و کەمال فوئاد سەحبمان کرد ئێمە تەسەوڕمە کرد زۆربەی ئەو مەکتەب سیاسی ئەوانش وەک ئێماکەن بەداخەوە کەسیان نەکرد باشە بەڵام ئێمە هاتینە ئەنجومەن مامجارات بە تەکلیفی بە ئەلحاحەوە طبعا شاخوا خوا بە سەلامەتی بگەڕێتەوە بۆ ئێمە زۆر الحاحەکە وتی چییە تو ساڵ نوێگە دوور کەوتە وتم مامجارات من لەگەر ئەوم ئەو گەنجانە بێنە پێشەوە
بەڵام بەداخەوە گەنجەکان نەهاتن خەڵقی تازە گەنج هات خالد شوانیە ئاڵا تەڵەبانیە ئەو گەنجانە پەروی خانە ئەو مەجموعەک بەس ئەوانە بەداخەوە کاکە هیچ سەلاحیات بەدەستیان نییە من نازانم ئەم سەرکردایەتی ئێمە قابلە بەس 3 مانگ جاری کۆبن جارجاری 6 مانگیش کۆبنەکەن برادێکمان ئارێزە خەریک و دەریکەن لە حزب ئەنجومەنی ئێمە ڕاوسا لە پشتی وتمان وانە ناحەقن ئێوە وەڵای بوو بە ڕئیسی قائمە ئێمە لە هەولێر و باشترین دەنگیشی هینا ئەوە مثالێکی بەسیتە ئەنووس دەریکەن لە حزب تۆ جەنابەت پشتوانیمان کرد ئارێز عەبدوڵڵا وەڵڵاهی ئارێز نەبرامە نە ئاموزامە نە خزمە بەس کادری تازای حزبن ئەبێ پێشکەون ئەمانە کاکە جەنابەت دە بەحسێ دکتۆر نەجمەدین کەریمی کرد و ئێکشوان سەرکەدا پێویە بوێ قۆناغی بەمێری دابوو خۆیاکردن و نەجمەدین کەریم کەسانێ شایستەیەک و ببیتە جهگرێ بەڕێز مامجەلال لە بەغداژی وەکو شایستەی هەموو شتێک ئەزان بۆ لە بەرچاستەیە کابراایگی ئەوەلەن بە دڵسۆزی خەڵکی کەرکووکە یعنی ئەو شێتن ڕۆڵێ مامجەلال بگەڕیتن بوو پێک ڤەگرێدانە ناتێنێ ڕۆڵی مامجەلال بگرێ مامجەلال بەسە بازەیە وەڵاڵن ڕئاسەی جەمهوریە لە بەغدا حەقی کوردە وانیە کاکە ڕئاسەی جەمهوریە درا بە جەلال التەڵەبانی مامجەلال مامجەلال خۆی شت بوو کاکە لە عێراق هەموو عێراقیەکان مەقسەد معارەزەی عێراقی بە قسەی مامجەلال نەکرد فەرموو عێراق ببێنە دوای مامجەلال کوردستان ببێنە دوای مامجەلال مامجەلال تەوازناتی کرد یعنی مافی کورد نییە و پوستە مەبەستت ناڵم مافی کورد نییە مافی یەکەتیە نە هیچ ناڵم نەمافیە چێتیە و نەمافی ئەمە لە 2005 ئەمریکا 2009 5 و 9 زۆر هەوڵیاندا ئەمە بیدەن بە سونیەکان بەڵام شیعەکان من خۆم لە بەغا بووم ئەو کاتە لە ڕۆمانیەوە هاتم بۆ بەغا ئەیانوت ئێمە غەیری مامجەلال قبول ناکەین حتا کاک مەسعود خۆیش ئەیوت ئەبێ مامجەلال بی یعنی مامجەلال کاکە خۆی زاهرەیەکی تایبەتیە لە منطقەی شەرق الئەوساط وقائدی کوردیە و دەنگی کوردگیانە ئەو متحدە دانیشت ئێستا بازی خەڵقەیە دەسەکەم بە ڕەخنەوە قسە ئەکەن وەڵە مامجەلال وای کرد و مامجەلال وای بکردە بەڵام مامجەلال هیچ کەسێک شوێنی ناگرێت عادل مراد دەبێژیتن دکتۆر نەجمەدین کەسێکی شایستەیە بوو پۆستی سەرۆکاتی کومارێ کۆدەنگیەک نافعێکەتیە بخۆدایە هەیک و دکتۆر بەرهەم بچیتن وی جێ بگریتن شلای خۆڤە پارتی داخۆیان یەکدا بوو و هەشیار زێباری گۆڕ تەوافقەکێ ڕەنگە ببیتە سەر و کومار کیژان تەوافقە بەحثکەن و ئەف هەڤڕکێل سەروی پوستی وەڵای من نازانم ئەم پۆستە ئەدرێ بە کورد نادرێ بە کورد بەڕێی من ڕێیگم هەیە ڕاستە پۆستی ڕێی جەمهوریە باشە و شخصێکی شایستەبی وەک ڕێی خۆمە وەک کاک نەجمەدین هەزارها سەدەها هەزار دەنگ وەرگرت لە کەرکووک من تەسەوڕ ناکەم کەسێک هەبێ لە ناو یەکێتی ئێستا ئەو دەنگانە بینێ لە هیچ مەجالی پارتی مافەیە دەخوازەوی پوستەی بکەن من نازانم پارتی ڕێی ناو ئەوە ئەمینە سەر لەسەر دوای هەڵبژاردن ئێمە قووەتمان چەنە مفاوزەکانمان چیەکەین و ئایا بەغا خۆی کاکە سەرۆکی عێراق لە پەرلەمانی بەغا هەڵبژێر نە لە کوردستان عەلاقەی نییە بە کوردستان ئەوە بێ لە پەرلەمانی بەغدا چۆن مامجەلال کە چۆن لە بەغدا کاندید کرا ئەبێ لە بەغدا بکرێت نابێت لە کوردستان مثلا من 20 ماڵاتیان نەبێ لە پەرلەمانی کوردستان عەلاقەی نییە بە سەرۆکەتی عێراق چوە ئەمە ڕئیس سەرۆکی هەرێم نییە ئەمە سەرۆک هەموو عێراقا توبێژی نەجمەدین نەبێ با شخصی تر بێ و من تەسەوڕەکەم زۆرینەیە ئەندامێت پەرلەمانی ئەگەش پارتی و گۆڕان بن و سوباهی یەکەتی کاندیدی خوابیت بوو سەرۆکات یا کومارێ توبێژ مەبەست ئەو نینە کودا ڕێکی کاندیدی یەکەتی بگرن بوو سەرۆکات یا کومارێ وەڵی خۆی ئەلحەمدلله قسووری ناکەن هەموو لایک ڕگا لە یەکێتی بگرن بەڵام یەکێتی خاون ڕووباری لە خۆینا تاریخی هەیە شتیانێ مەسە میسالی بەسیط کاکە دەفەر و بە حکوومەت تەشکیلکەن بەبێ یەکێتی پیان نەکرێ پیان ناکرێت کاکە خەیاڵە ئێستا خۆیان گەیشتۆتە ئەو واقعە ئەبێ لەگەر یەکێتی ڕێکەون و ئەبێت تەفاهم کەن یعنی زۆر هەر نەکەن مەسە وەڵی یەکێتی 18 کورسی هەیە یەکی گەڵەوە 19 هەیە
ئەو قسانە ناخوا یەکێتی خاوەن تەجروبەیە کاک زەکی ئەم فێدرالی یەکێتی دروستی کردنەوە دوو بۆ خۆم تیا بووم پەرلەمان انتخابات یەکێتی دروستی کرد خەڵقی تر ئەیانوت وەختی ئەوە نییە ئێران عاجزە بێ تورکی عاجزە بێ هندستان عاجزە بێ نازانم چی عاجزە بێ بەنگەلادێش عاجزە بێ مامجاروتی سەرکەوتنی کورد ئەبێ ئێمەدارە سەدام انسحابی کردووە ئەبێ ئێمەدارێک تشکیل کرد وەک ئێستا کوردی سووریا ئێستا حکومە انسحابی کردووە ئافرین پەیادە ئەداریان دروست کرد لەبەرەوە من تەئیدیان بەری بینە ڕۆژئاوا و پەیادە تەجریبە پەیادێ لە ڕۆژئاوا سەرکەفتی بیتن باشەوە باسێکێن فەسڵی ترەوە باشە هەر بەغدا بەری ڤەگەڕینە هەولێری جارەکادی پارتی پێشی چەند ڕۆژەکە هۆشداریەک دایە تایبەتی یەکەتیەک و نابیتن بود پێکینانە حکوومەتە داهاتیا عێراقێ تەک لایەن دانوستاندنات گەل لایەنن عەرەبی بکەتن ئێکەتیە هزرەکە وەساڵ پێشە و ئێکەتیە مافەیە وێ پێنگا بێ پابێژیتن یان نە وەڵی زان چی کاکە یەکێتی من ناتوێنم باس قیادە بکەم چون ئەنجومەنی ئێمە ڕاستی مەسەد کەسی انتخاب کرێن لە پەرلەمان ڕێی تایبەتیمان هەیە من تەسەوڕەکەم نەپارتی هیچ حزبێک ناتوێنێ بڵێ وەڵی یەکێتی ئەوە بکە ئەوە بکە جاران مەسەن بەعزی مجاملات هەبوو ئێستا ئەوە نەماوە ئێستا ببینە مجاملات لەگەڵ پارتی نەما هەژدەکەی خۆمان ببینە لە بەرلەمان چیەکەن ئێمە پشتوانی ئەم هەژدە کەسەین لە بەرلەمان یەک لێک باشترن یعنی نوکە ئێکەتیە مافی هەی دانوستاندنە بۆ نمونەت گەل دەوڵەتە یاسا بکەت قڕۆنی کورسیە مەسلحەتی ئێمە دوو مەسلحەتمان هەیە ئەوەلە مەسلحەتی کورد دەخوازێ هەموو ئەحزابی کوردی بە هەڤرا شور بکەن لە بەغدا نابێ کاکە یەکێتی بە تەنیا و گۆڕان و برادرانی پارتی بە تەنیا بچن لەگەر بەغدا ئەگەر هەولێرە ئەزانم بەغدا حەزەکەم معلومات بداندەم بەغا حەزەکە بەس ئێمە بە تەنیان ئێمە و گۆڕان ئێمە بە دەرەجەیە دوو گۆڕان لەگەران ڕێک بکەوین ئەتوێنێ ڕێک بکەوین ئەتوێن هەموو شک بدەن بە ئێمە بوو بەڵام معلومە چ خلافێ بینی پارتی و بەغدا بەس ئەوە لە مەسلحەتی کورد نییە کورد یەک بین باشە لە بەغا قەیناکە لێرە مەشاکلمان هەیە بەڵام ئێمە لە بەغا ئەبێ یەک بین ئەبێ مووقفی سیاسیمان یەک بێ ئێمە چەندێک بەدەن 59 60 نازانم چەندێکە بین ئەوە ناتوانن حکوومەت تشکیلکەن بەبێ ئێمە بەڵام نقطەیەکی زۆر مهمەیە من تکرارێکم لە هەموو مقابلێک لە هەموو شتێک ئفرات تێکدان علاقەی کورد و شیعە زەرەرێکی گەلک مەزنە و مام جەلال یادی بەخێر لە هەموو وەختێک دیارە ئەو خەڵقە زاکرەی لەبیرە چی عینی مام جەلال نەبوو وتی ئەگەر بەدیلی نووری المالکیە لەبیرمان چوو مام جەلال وای نەوت مع الأسف ئەیانوێ سەرکانی مام جەلال هندکان باشە بۆ خۆڵە کابراایی حەکیم بوو کاکە ئەیزانێڵی چی ئەیزانی لەبەر چی شەرت نییە من مەقسەدم ینی ئەڵم شیعە مەقسەد نییە مالکی باس بە یەکی تربی هەر کەسی تربی عادل عەبدولمەهدی بێ قسەی بێ فڵان و ئەحمەد مەحموود بێ ئێمە علاقەیەکی تاریخیە بینی کورد و شیعە ئەم علاقێتە علاقەی مەزلومیەتە ئەنفال شیعە و کورد کراون شیعە و کورد ئەنفال کراین شیعە و کورد سەدامی مێسەر بێت ناڵم ئەزیەتی سونیان نەدا بەڵام ئەم فرت و جێڵە و ئوسامە نەجێفی و دەچن و دێن و باشە ئەیاد عەلاوی نەبوو کە لە ساڵی 90 هەن لە مام جەلال 90 کە چوونە دەرەوە دەنگیان نەدا بە مام جەلال ئەمجا مام جەلال دەرچوو مام جەلال چۆن بۆ ڕێی جەمهوریە قائمە العێراقی دەرنەچوون قائمە عێراقی هەمووی قاعەیان بەجێهێشت ئێمە و شیعەکان ماین و بەعزی ئەحزابی معتەدل و پیاوی معقول تەسویتیان کرد مام جەلال بە 200 و شتێک دەنگ دەرچوو بوو بە ڕێی جەمهوری عێراق بزان ئەوانەی لە فرسەی تاریخی ئێمەیان بەجێهێشت ئێستا نەجێفیە و نازانم چییە و هەموو ڕژی کۆ بنەوە و دەچێت لە هەولێر و نامچی ئێمە ئەبێ خەتمان وازح بێ ئەگەر ئێکەتیە مڕەشحی خۆ هەبیت بوو سەرۆکاتیە کۆمارێت پەرلەمانی عێراقێدا تەبەوەری هەیە و دێ لایەنێت شیعە دەنگی خۆ دەنێ و دێ کاندیدا بێ سەرکەوی کاکەجان من ئەوە نازانم من معلوماتی من تەسەوراتی خۆم ئەنوێ یعنی ئەم جارە ئێران ئەمریکا خەڵقی تر ڕئاسەی جەمهوریە بدەن بە سونی بە فکری خۆیان ئەڵن ئێمە سنەکان ئارامەکەین
عراق ولاتي لبيني محيطي سنية بدين بقى من تصوركم اشتواء طبخي واهية من حزكم والله حزكم برادري امرأة جمهورية العراق بوقت جارانو لسر نهج امام جلال بس أبي أما بو خولا دهاتي دولة ياسا تتقوتن رنگا صد كرسي بربن تأسا نودو شوار يعني باشا دولة ياسا ما في بريها نور المالكي جارك هذه بهت استرد صلاته والله أما ما ولا سرهن طبعا إسا من متابعكم روجانا نتائج وشد في عندي بمن كان استا جماعتي ملسعلا جماعتي حكيم طبعا لسي زياترن جماعتي مقتداش لسي زياترن استا قالوا قرهي مثلا بونمونا بيش شروج شيش ماويك قصي كنائب رئيسي برلمان بو وازينا لمقتدى هات لقر مالكي تلفوني بقول خويوتي من ناس انا من اوتي حق ايوا تأيدي مالكي بكتب بو شي بوا بس طبعا اسبابي خوي باسكت اگر مالكي فقري مخافه هي مخاف بله ما مست اگر مالكي فقري تفجرك دي بيتا سلوك وزيران بو خلاصه ام ديت نوتا دي افكيشن هلاويستي تناف بين هرم وبغداد دي تشاره سريك بو هيتا ديتن يعني يان كيشه ده هر وصل بردوام بالنبي حول بغداد اما ابي مشكله حلكين لقى بغداد مثلا او مثلا النوت اوبك وتي نابي هنبكان معلومة رأي أمريكا ويعني أو مشاكل أنا هي كاكا أبي إما بجوري دستور إما إمضاء دستور ما كردوا بجوري دستور نوت بفروشين وأواهمي بكين كاكا أما غموزي هي لا إما مثلا إسا النوت أو غموزة لا يكشتيش هيا بالي ليشتي نازني نوت شفروش راوا شي هي بچنا چونا بارجة شي لهات نازني كاكا من كشخص اي باشا كتي جيجر سرك وزيران كاك عماد احمد بو وزير اقل هشنيا اقل هيتش نبو من سؤال ما نكد سيجي كد لو خوي فقير خو كفري نكد كاكا وتي والله اقام ليا طبعا مونتاج كرد سكاني خوي قصي زوري بو مونتاج كرد وشت استا وانيا كاكا يعني هموش تكان لنا كمبيوتر كاك اشتي كاكا اما كاكا ابي من الله خنار اما استكاكا معادلتنا تبيشوا مالكي اسا قران هي مالكي ايش بغداد الله خو من شو بينيم مالكي استعداد هي تشار السنه المشكله بكن لجرمن الله الدستور الله النوت هي همو شعبي عراقيه الله باشا يوبون نوتي او اندا لصدي نازم بيستو يكا كنا هجده انا كنا لنوتي موصل لان نوتي بصره ابن بو ميزاني كذا بو من اقام لي نبي نوتي ايوه تشيلي ديه على باشا بو نوتي بصره كاكا منطقي سكانيا ابي تفاهم بكين كاكا ابي وفدي اما يكبي بيكا وبشين واز لو قصي خيالي بكين كاكا يسبق قصي خيالي نماوه ازانم بوخو لا دهاتي برادراني بارتي يعني برادراني ترزول من عاجز لقصه كانم بلا من حق ساكم من حقيقة ساكم يعني بو خولا دهاتي درباري دانوستاندنت هوليرو بغدا و چار ساكننا پرسين هلاويستي يكتي ده همان هلاويستي پیشينو که هبيتن هر هندك اندامت ويشاندي ده هبن بي كارفدان و بي هلاويست ورگرتن يان زيتن ايكتيه هندك هلاويستي دي هبن كاكا زكي وقت جارانية تو مثلا شي مثال الدمي هجدك سئمة أو هجدك كإسالة برلمان نالم هنا كانت بيشتر خرابون بلام أم هجدا أداء يعني وقت هجدكي بابلن عددكي بيشترى خو ما بيشترنو بين كاكا والله هش لي أنتي نقشتم يعني أواني بغا بيشتر والله يجي بعضك لبغابو إيش كس شكل النبي من التلفزيون مندوب من هبو مندوب من تبون لبغا شكله كس شكل النبي جو من الدنيا النبو بس بين شش برادر قصي أنا كرد كاك بران قصي كرد كاك خالد شواني آلا شيرا بلانجاكي بغا بكركوك آلا قصي كرد كم برادر قصي أنا كرد باقي نازل يمكن سني ما تشون معاش أنور كرد شقق السليماني بكرن أو تواو أو زمانة تواو خلق جنيرين دفاع ليشتي بكا دفاع لكردش بكا يعني قابل بغا كاكا بغا انواع جديد صدق ما كان
مثلا مثالي بسيط راتبي بيشمرقه مراتبي بيشمرقه قانوني نوت قانوني احزاب او همي ما هو معطله ابي ايمتكو كرد دوري ما نبي بلان تاكيدكم ابي دوري موحد ابي تفاهم بكين ليره قياداتي حزبي كرد احزابي كردي تفاهم بكن تفاهمي حقيقي ندو برادر سي برادر لقياده بتشنو داني شنو ناني ورو فرافين بخور نامشي او هيك راي جنجي كرد شيء راي جنجي يشتي او انا قرار دن لمولاه او كون نما او كسانك دنجان باي مدى او انا قرار دن لمستقبل مستقبلي يشتي بری بما نفخو سروشا نفخو ایکتیه خلقك هبود قلتي بو ایک جار عادل مراد شو بغداش یا موچه فرمانبرد هرمي هيفه دابين كان تيدا قلتن كو جنابت حولا قاديش داد گرمالكي كو موچه والله قبولناك اول سرچ بنمایك يعني تو يعني سرچ بنمایك تو گواشتنار مالكيت كي كو موچه بنريت والله كاك زكي من بحقيقات من بوانا روشتبوم من بوشتيت روشتبوم من كارمندي دولتي عراقم شوار بينج بانجا معاش بنيان بريو لوزاري خارجية هيج سببي جينيا من نظام سبب سياسية هيج سببي ترنيا لبراتوش لهرمي نازانم معلومة كي كردي من بشم تفاهم لقرام بكام كابرا وكيلي هنم بيني وكيلي وزارة بياجي باشا محمد دوركي قسمان كردو او تلفوني بونيور المالكي كردو بوتوب فلان ليريا تلفوني بو منكر معقولة لبغابي ندبي نمو إما طبعا رفيقي كاكا هي زماني كون رفيقي شاخين إما نور المالكي وغير المالكي وعادل عبد المهدي وأغنام اللي قال إما أبونا كاكا مثلا حكيم بابلين عمار منال بلان باوكي اللي قال إما ولا شاخ بيون دي ما نهبوا بدردي خوي برحمتي أوت مؤامرة صار صدام كان مؤامرة بيك ومن تشكمان مام جلال والله باور بك كاك زكي نيوي باري تشتي وتشكي تشتي اناد بو اهوار بو امانه من اقام لي بكاكا او بطاط او جماعته كان لا يعني مقاميانا كرد اما سهمي قورا منهبو بو مساعدي مقاومي عراقي كلا جنوب كلا ضد صدام استنى بإما لو سهم بخوين بو دور ما نخن كاك ما مستا نخن دفيد دي داري ايش تي دور خن الامانه دفيد دور بخن بله دفيد دي داري دا رنگ خلقك الدفرا بادينام تايبتي گوهي وانال الدفع عادل مرادي بيتن دمو چهن یا ناهن عادل مراد شت تشتكي بكت یا نه كاكا نالم اتر متشوم ولاي بس وضعم كرد وتي شونه وتشي كيد وتشي ناكي بعض برادر بداخوا والله عادل مراد شو اصلا كان برادرك بداخوا كان مسؤولي لبارتي والله شو الشيعيه باشا باب المسؤوليه مو تنبوما او كذا الشيعه نبوم او انا كقصيان كرد مسؤوليه مو ينبوم لزماني تحت طلبي كردستان عقل ام بيشوكا اگر عقل ام بيشوني وابير ناكن كرد شو علاقه بالشيعه وسنه اما كسياسي شنو تلاقي كناسين مناضلين وتم كاك والله تباسي باسك نوت وا وتم والله ابو اسراء والله كرد نازاني ساماتشيو كوماتشيو اوشتانا خلق برتشيا تو معاشا كان بوي بري لخلقك والله تو او معاشا تاثيري ناك لسر قياداتي كردي لسر منيش ناك لسر خلق طيش ناك خلقي فقير كشوار صد هزار ورق دو صد دا باجار ودو صد بالزور في اجي قياداتي كردي مهتم نيه همو قياداتي كردي مهتم نيه بابا خلقي ناني خلق ما برن كاكا وتي امر الشيء وتم كاك من امرناكم قلنا احنا خلقه دعاء او ابو بصجيك كابرا نائبي رئيسي بيشفرقه ناوتشي بو كاك انور بو عارف طيفور كاك فلان ابو بصجيك وثمان باشا كاك ترقصناكم ايتر وريج ناقرم بوچي همو هالويستن عادل مرادي بنا جهه سرانش راكيشانا بارتي وتايب سركاتي هرمي يعني سر دكتور انا بارتي بابا سر داخلي درباره دكتور نجم الدين كريم چونات ابو بغدا هالويستن تا والله اكثر سركاتي هرمي برسفدت بو والله نازن بوشي واكن منش مواطن اجر دو حق مهمن حقي مواطن وكردي وك امهم كردانه حق ما يقصبك بش قالوا اشكاكا من يكي مؤسسيني ام حزبام بش قالوا اشكاكا او اول جاره باسيكم
كشورش رخاء اش بطالبوا من مرشح بو مسؤولي هموي بارتي بو لدروا واقر لنا من وثائقهم هيك هكا كاغزم هي للاما دس خطي كاك مسعود دس خطي همويان من مسؤولي بارتي بو لخارج دو هفتا وبينج بلا من براسم نزاني وتمنع بيشتكي تازه دروس كينيما يشتي ما دروس كد مام جلال محتاجي من بو من نشوف ولا مام جلال زاني من شيم وتي ابي ما فيك وشول بكين وتنفخر بو من مام جلال من لقيتو شول بكام ازانم انساني باشي انساني منازلي مجا من منتنيه كاكا مني ويو قيادي بارتي من مسؤوليان بو مال زماني بارتي باشا نيوال مسؤوليان بو نالم همي طازه كان ناسم بعضي كده طازان لحزبي ترى هاتنو نام لاسلامي هاتنو لشو للشعب نام لشو هاتنا بس كونه كان كاحترامهم هي بويان هم رفيق من كاكا فاضل المطني رفيق ما ازاد جندي هاي رفيق ما ازاد برواي رفيق ما كغازي او انا همي كاك مسعودي انا همي رفيقي من بونا واعتزازا كم من رفيقي اوانم باشا تبع سي حفتي وبينجي كرو دست بيكن دامزران رأيكتيه اگر براورد يكي بكين يا كرت اتناف برا بيشي 39 سالان و افروكايا ايكتيه دا بيشي 39 سالان ناميل كيك بناوي ايكتين اجتماعي كردستان بوچي دركت اري ايكتين اجتماعي كردستان شيا برسواوي بوچي بدتن يان هشتا برسو ماينا يانجيك ايكتيه هندك بوچي ديهاتينا بيش والله كاكا اما اصلا يشتي اما زور كم بوين اول جاء شوار نفر بوين مام جلال بو طبعا او داينامو اما بو كاك عبد الرزاق ك نخوش اخوة سلامتي كدكتور فؤاد معصوم او بندا ومن اما شوار كسكا دوای سي روج بون بحوت كاس كاك نشروان شوار مصطفى امين وكاك دكتور كمال فؤاد وكاك عمر شيخ موس جوفيني كان كد لبرلين تقريبا 15 كادري باش اساسي وتيان امس يانش اضافه بكن بو هي مؤسسه بون بحوتكس خلال ده 20 روج حوتقبو بشوارده حفت رجتر بون ب 28 ميزان ضعف عمليه حسابي السيشتي هزار خلقي هر شهيد 10000 17000 شهيد مان هي هر شهيد هر كره شهيده كان مان لبادينان ورده صدام من دي تبيرم كاك زكي كوبني كر لقال عشاير شون بولاي وتي بالضبط سكان باش دي تبير من سوريا بون جمل للراديو وقت وتي شنو جلال الطلباني دا يسوي حركه تمرد لو يطلع النخله براسه يعني دار خرمان للسيدة لو يطلع النخله براسه ما يقدر يصعد 10 للجبل يعني ناتو يندب يشورقه بنيري بو شاخ والله ليكي ششي حفتاو شش دوای دامزانی شتی به 1 سال 37 كري آزاما نار بو شاخ بقيادي شهيد ابراهيم عزو كبداخوا شهيد بونو اسش نازنين هنا كان اللي شو تر مكانيان تر مبارك يعني نازل لشش دوليغا چون كجرا نازلين او انيكا شنكسي راي كردو بعض جانبين بعض نخوشن بعض المهم او انا او والله بو صدام والله نبو كاس وزور بيمان ناخوش بو بدس كرد شهيد بن امانه يعني حزب انا كرد بدس صدام شهيد بن والله بدا اخوا ظروفي سياسي وما مجال بعقلي خوي بحكمتي خوي زور محاولاتي كرد كأم وضع اشتيا هبي لكردستان او صفحي شر وشر براكوجي نميني وان شاء الله نامني تاخر بلام معناي اونيه اما وسكت بين الحقوق خوما اركن ابي اتشتي حقي خوي انكا اركن اكتن اجتماعي كردستان بيشيني 39 سالا قرصترو جران تربون يان افروكا طبعا افروكا اكيد افروكا او كاتا محدود بويشا كمان وشون اما تركيزي او مانبو شون خلق آماده بكين بوشاخ دوای وك ابراهيم عزو اوان هاتن نامهات بو منطقه شارباجير و بو اسج معلوم من بعض كان شهيد من بعض ماونا كاك سالار عزيز نامو بويشو كاك شوكت حاجي مشير برحمتي شيروان شيروندي
علی شیعە کوڕێکی چاک بوو خەڵقی سنە بوو و کاک حامدی حاجغالی و لەو برادرانە نامە بۆیان چوو وەڵا بوون بە مەفرەزە چوونە شاق یعنی وتمان دەعمی منطقەی بادیان بکرێ شۆڕەش یەکێتی نیشتمانی کوردستان من بە فەخرەوە باسێکەم لە هەموو مەجالێک لە بادینان و دەست پێ کرد کاکە با برادرانی بادینان و ئەکسەری پێشمەرگەکانمان خەڵقی شنگار بوون ئەکسەری پێشمەرگە ئێمە خەڵقی شنگار بوون و بەڕێز ئەو هەواڵە تێکوشەرە شێخ حسێن بابە شێخ ئەو پاڵەوانە خەڵقی هەنە کرد تەجمیع کرد ئرشادیانە کرد بۆ شۆڕش لەبەر ئەوە من افتخارەکەم و ئەم سەفەرێک چوو بۆ لە بابە شێخ و افتخارەکەم بە هەموو پێشمەرگەی کوردستان و بەتایبەتی دەڤەری بادینان نوکێژی بادینان ئەو ئەهمیەتە جاران مایە بنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتی هەکرد بەنسبەت یەکەتی و بەنسبەت عادڵموراد تایبەتی ئەگەر ئەم ئەنجامی هەڵبژارتنە بکەینە پیڤەر والله من کاکازێکی من اقتراحێکم هەیە و کرا سەر کاغازیش کرا بە لە کۆنگرە باسەکرێ ئەم کۆنگرە ئاییندا ئەبێ قیادەی یەکێتی سەرکردەی یەکێتی تەقسیم بە جوورەی نسب مەقسەد چییە مەسەلەن ئێمە ئەمڕۆ فەرەزەن با بڵێن لە خانەقین 30,000 دەنگمان هیناوە بیسال لە سنجار با بڵین 30,000 دەنگمان هیناوە ئەبێ سەرکردە لە سنجار بەقەت خانەقین بێ سلێمانی چەندی هیناوە 290,000 بەو نسبەتە ئەبێ لە قیادە هەبن ئەوە پێڵن تەوزیع الإقليم العادل ئەبێ تەوزیع ئیقلیمی پشدەر هەروەها گەرمیان هەروەها هەر یەکی بە جوورەیە یعنی ئەمەی دەنگدانە وەک مختبەر وەک ئیمتحانێکە بۆ ئێمە و ئێمە ئەتوێنین بە واستەی ئەم هەڵبژاردنە حساباتی خۆمان بکەین قووەت ئێمە لە چووە یعنی زۆر خەڵقێ بوو ئەوانت وەڵا لە مووسڵ و لە شت یەکێتی شکا بەعکسەوە دوای ئەو مشکلاتی بادینان تقریبا 70,000 دەنگ زیاترمان هینا یعنی دوای ڕۆشتنی با بڵین کاک عارف و بەعزی لە برادرانە خەیاڵیان خاو بوو زۆر خەڵقە بوو مڕاهەنەیە کرد یەکێتی تەواو بێ زۆر بەداخەوە لە بەعزی لە قیاداتی ئێمە چوون وتیان لە ماڵدا ئەنیشین انتظارێک کرد یەکێتی بڕۆخێت بەڵام هەمەتی گەنجەکانمان ماندیبوونی هەمومان پەنجەی مام جەلال تاریخی یەکێتی خوێنی شەهیدان یەکێتی هەڵسایەوە ئێستا هەمووی حساب بۆ یەکێتیەکان و ئەبێ حساب بۆ یەکێتی بکەن وازانی یەکێتی تەواو بەعزێک چۆنەڵی لە کشتیک لە گەمیگ و بەعزێک فڕێ خۆیاندا وازانی گەمیەکە نامێنێ ئێمە دەستمان هەڵ دەی بڕۆ لە هەموو منطقەکان ئەگەر تۆزێک بەڕای من یەک مانگتر انتخابات تەجیل بکرا من مبالغە ناکەم دو ئەوەندەمانە هینە بکورتی و پرسیارە ئەوە دماهیە یەکێتیە بکورتی و پرسیارە دماهیە جناب عادڵموراد دماهیک بەیاننامە خوددا ئەنجومەنی ناوەند یەکێتی نیشتیمانی کوردستان دایە خویاکردن و هەڵبژارتنێ داهاتی ئێکەتی دێ بیتە هێزا ئێکەم و بێمنافس هەوا هەندێک نامانێ بێ منافس بێ ئەوە خراپە یعنی بژین ئەبێ کاکە یعنی هێزا ئێکەم مانەمان هەبێ دیموکراتیەت ئێستا مەسەن پێش دو ڕۆژ من لە فێسبوکەکەم شتێکم بەڵاو کرد لەسەر سلێمانی ئەڵم زەرورە ئێمە و گۆڕان لێرە چون گۆڕان خۆیان مەڕەشەحیان نەبوو لە کەرکووک تا عینشت بکەین یان لە بەعزی شۆن مەسەن سنجار لە شوێنەکەوتێن ئێمە و گۆڕان بەئتیبار منافەسەیەک هەیە ئێمە زیاترین ئەوان زیاترن بەڵام منافەسەیەک هەیە و مەرکەزی گۆڕان سلێمانیە ئەبێ ئێمە تەفاهم لەگەڵەوانە بکەین ئەوەلان خۆ هەمویان بژگە لە بەعزی گەنجی تازە هەمووی کۆنەیەکێتیان هەمووی هەواڵ ئێمان هەمووی پێشبەرگە ئێمە بوونە ئێمە پێشبەرگەی ئەوان بووینە ئێمە لە ئەوانین ئەوان لە ئێمەیە ئەبێت تەفاهمێک هەبێ ئەو تەشەنجاتە خراپە لەگەر گۆڕان بەڕێ ئێمن و من ڕێی خۆم باسەکەم بۆ شەرمیش ناکەم و من تەسەورەکەم من غەڵەت نیم ئێمە ئەبێ ڕێککەون لەگەر گۆڕان و تەفاهمێک هەبێ ڕێککەون چون زۆر شت هەیە مەسەلەن محافظ هەیە نازانم بەلەدیە هەیە ئاسایشە ئەوەیە زۆر ئیدارەت هەیە خۆی من نابێ شارەکە بەجێ بێڵم بەو شکلە ئەبێ ئێمە تەفاهم لەگەر گۆڕان بکەین
وبتواني طبعا هو معناه نية خلق تر بجدار النبي با بارتي دجدار بي اسلامي بجدار بي هريك بجورين نسبيتي خوي اما تواني شاركه بريك حولير جتوين وابكين دوكيش وابكين لمولا يشتي لهرشونيك دني هبو ابهني معقول من لمخمور بوليسيك مانيا وفرمو يمدرشون لمخمور وقت ما بدو ماهي هات بسيارة مزورية ماين دماهيك بيفا برز عادل مراد بو خلق دفر بادينان اگرت معود دقيقة كده كمتر من هلا حفتا بين جواب بيشتريش طبعا هاتو شو كردوا اصلا من لا شصو نوكا بيش برقبهم همو رفقان من نرويبون كهاتم بو بغا جامعته او بكم بعد يعني قسم كرد لانه نرويه كان بو من افتخارك بيش برقي شريفا انساني باشا كادري باشا قد جو مدن والله فلان كادر روش هر كس راخ حفيزي به هر شي لغير خويا با بيبا يشتي نامري لبادينان مركزي يشتي بادينان ولا بادينان وهاتي مومد قيس صوران وسركفتوبا وان شاء الله باشتر سركون بس يك شرط يكبن لوي وبيك دنگ بين كونغرا بيك دنگ نوك جاري بيشو بيك دنگ بين كونغرا وقيادات اخوان ابي لسر كردايتي بي حل مكتب سياسي وبخواروا برس عادل مراد سروكي انجمن ناوند يگدن اجتماعي كردستان سپاس بو ویدالیوی هر چند بسیارت ما بون ل وقت ما بدمای هاتو هیویا ما او ام ل آینده جاره کدیجی هفدو لسر شاشا بادی نفسا ببینیم سرچوان سپاس برزان حتی دیدار کدی هر شادو بختور بن